الله سحرگاه ازل يلموم عشق شعلدا نور جمالا لم يزل ذات تجلايا خدا ذات تجلاب لذات باسم آثار وصفات سر حروف عاليات خفض الستر پرددا ذات مقدس بو وجود جوشش ندا بو بحر جود وصف إضافات قيود يأجي تجلاي ندى حسن جمال خست أفين ذكرى ديك ذات جفين نورا قديم بو عشق فين وان لك ناز عشودا عشقا جنورا لا يزال حسن جمالا بمثال أي صنت يلموم شمال ديسا خولي پرواندا حسن محبت هرهبو حق عاشق ذات خبو محتاج حسنك دي نبو نقل رواية بيودا برهان عقل أو كالقياس اسم كمالات دخاص أول أليف بيبناس في نوري أو بارتو فدا. سڵاو لە ئێوەی ئازیز بەخێربێن بۆ ئەڵلقەیەکی دیکەی چامە کە تێیدا گەشتەکەین بۆ قوڵایی ڕۆح و فەلسەفەی کورد. ئەمڕۆ گەشتەکەمان بەرەو ئەو شوێنەیە کە شعر و عیرفان و ڕووناکی تیایدایەکەگرن بەرەو جیهانی مەلای جزیری. جزیری نەک تەنها شاعیرێک بەڵکو و فەیلسوفێکی عیرفانیە کە بە زمانی کوردی نهێنیەکانی بوونی بۆ ئاشکرا کردوین. زۆر جار تەنها وەک شاعیرێکی عشقی سۆفیانە سەیر ئەکرێ، بەڵام ئەمڕۆ پەردە لەسەر دیوە ئیشراقیەکەی جزیری لا دەدەین و پەیوەندیەکەی بە فەلسەفەی شێخ شەهابەددینی سوهرەوەردیەوە ئەخەینە ڕوو. پرسیاری سەرەکی ئەم ئەڵلقەیە ئەوەیە ئایا کورد عیرفانێکی تایبەت بەخۆی هەیە کە لەسەر بنەمای ڕووناکی و دەرکەوتنی ناوەوە دامەزرا بێ؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری بەڕێز هۆشەنگ شێخ محەممەدمان کردووە. زۆر زۆر بەگەرمی بە خێراتنیەکەی ناخوا بە خێربەی بۆ بەرنامەی چام. خێراندار زۆر سپاس. بەڕاستی ئەو غەزەلی کە جەنابەت خوێندەوە چێژێکی زۆر زۆر قوڵ و تایبەتی هەیە کە بە تایبەت جەنابی جزیری بە ڕووناکی و سەحەرگا و نور ئەو غەزەلەی دەست پێ کردووە. بالیۆ بچینە ناو بابەتەکەەوە. بەڕاستی ئەڵە سەحەرگەها ئەزدەل یانی یەکێکە لە شعرە هەرە گرنگەکانی مەلای جەزیری خۆی و ئەتوانم بڵێم ئەدەبیاتی کلاسیکی کوردیش و ئەگەر ئێمە لە ڕەهەندە فەلسەفیەکەەوە تەماشایکەین بەڕاستی بەهایەکی زۆرەدا بە عەقڵ و ئەگەر بەدیوە عیرفانیەکە تەماشایکەین بەهایەکی زۆر ئەدا بە مەسەلەی کەشف و ئەگەر بەدیوە هەتا کەلامزانیەکەش تەماشایکەین دیسان بەها ئەدا بەو بنەما عەقڵانیانی لە ناو کەلامزانیدا پەیدا ئەبن و ئەگەر بەدیوە فراوان و قوڵەکەی فراوان لە ڕووی عەقڵ و قوڵ لە ڕووی ڕۆحیەوە واتە بەدیوە ئیشراقیەکە تەماشایکەین ئەوە هەموو ئەو ڕێگەیانەی کە باسمان کردن چ ئەوەی عیرفان بێت چ فەلسەفە بێت چ کەلامزانی بێ لە ناو ئیشراقدا ئەم شعرە ئەتوانرێ بە درەوشاوەترین شێوە بخوێندرێتەوە. ئەگەر سەرنج بدەین هەر دووبەیتی یەکەم الله سحرگها أزل يلموم عشق شعلدا نور جمالا لم يزل ذات تجلى يا خدا. يعني ملاي جزيري ديواني ملاي جزيري لهمو الشعر كان دا همو إيش لسر شمك كانك بونونك تو ناوي الله ورقري أجر أشي لناو عرفان باسي أكي لناو فلسفة باسي أكي لإشراق باسي أكي أو أبي ديانشتي لسر باسكي سحرقا کە وشەکە زۆر سەیرە بەلای منەوە چکە ئێمە سەحەر زەمەنە بەڵام گەه پاشگرێکە ئەچێتە سەر شوێن جا ئەو هەردوو زەمان و مەکانی کۆ کردوێتەوە. جا ئەم کۆکردنەوێ تەبیعی لە ناو دنیای فیزیاییە ناکرێت مەسەڵەن تۆ سەردەمێکی دوور لەگەڵ سەردەمێکی ئێستا کۆ بکەیتەوە. بەڵام ئەگەر ئێمە
بەدیوە فەلسەفیەکە یاخود ئەگەر بڵین سەحەر ببینەوە ناو ئەوەی کە پێی ئەڵێن دەهر لەوێ ئەکرێ شتەکان کۆ بکرێنەوە جەمع ببن. ئەزەل خۆی چەمچێکە کە تەماشای ئەەکەین ئیتر شتێک نەسەرەتایی هەیە نەکۆتایی هەیە قەدیمە ئەوەلە ئاخرە زاهرە باتنە تا دوایی ئەوەشیان ئەبێت یعنی زۆر بە قوڵی بەناویەدا بڕۆین تا مانای ئەزەل بزانین. وشەی یەلمومی عشقێ یەلموم خۆوەتە چرا و یاخود مۆم جا ئەلێرە ئەو ڕووناچیە ئەو نورە کە ئەڵێ عشقی شعلەدا واتە دێرەکەی پێشووترکە ئەڵین ئەللا سەحەرگەها ئەزەل مۆمی عشقی داگیرساند جا ئەلێرە پەیوەندی لە نێوان نور لەگەڵ عشق ئەوەشیان مەگەرتەنیە لە ڕووی ئیشراقیەوە ئێمە بتوانین دەرەقەتی بین و باسی ئەوەی تر نورە جەمالە لە بەس جوانیەکەشی لەوایە ئوستاز ڕۆشنگ طبعا مەلای جزیری هەیە لەسەر تەخمیسێکە لەسەر شعرێکی حافظ طبعا ئەوان بە عیشق ناویە بن ئەم بە ڕووناکی ناویە بە ڕووناکیەکە سەرەتا بە مۆمێک دەست پێەکە لای ئەوانیش عیشق یعنی بە ئاسانی دەست پێەکە کە عیشق ئاسان نەمود ئەڤەل ولی ئوفتادی مشکل دواتر سەریانەخوا ئەمیش ڕێک ئەم ئیشراقەکەی بە هەڵکردنی مۆمێکی زۆر لەوە چێ بچووکەوە دەستی پێ خۆی بالفعل ئەو شارەی یەکەمیان مطربوونەوە چەنگەی هەتا ئاخر شعرەکانی مەلای جەزیریش بەڕاستی دیوانەکەی هەمووی دیوانی نور و عشقە بەڵام بە تایبەتی ئەم شعرە کە خۆی 143 دێرە و شعرێکی درێژە هەتا ئەگەر ئێمە تەماشا بکەین لە دیوانی مەلای جەزیری بە شەرحی هەژار کە لە کۆتایی کتێبەکە دایناوە پێشێکێکی بۆ نووسیوە ئەڵێ ئەوەی من لەبارەی ئەو شعرەوە هەڵم کڕاندووە ئەوەم نووسیوە بەڵام بەو ئومێدەی لە دوا ڕۆژدا لە ئایندەدا کەسانی بێن کتێبی تایبەت لەسەر ئەم شعرە بنووسن واتە ئەگەر ئێمە تەماشای بکەین ئەوەی ئیشان لەسەر مەلای جەزیری کردووە زانیویانە قوڵایی ڕۆحی شعرەکانی بەرزی فکر و عقلی شعرەکانی لەوە زیاترە کە باسییان کردووە و لە لای خۆشیانەوە پێشببینیەکیان کردووە کە ئەم شعرانە لە بەرەوەی دەقی نەمرن خەڵکی تر دێت دوای ئەوان ئیشی لەسەر ئەکا چونکە ئەمە شعرێکە لە دەرەوەی زەمان و مەکان دەست ئەدا بۆ ئەوەی ئێمە وەکو ئینسان جارێکی تر بەبوون ببەستێتەوە جا ئەسڵی ئەم شعرە باس لە بنەڕەتی بوون لەگەڵ پایەکانی بوون ئەکا جا لە بڵین سەرەتای سەرەتاوە و یاخود لە غەیبەتی مطلقەوە دەست پێ ئەکا اینجاکە ئێمە تەماشای شعرەکە ئەەکەین ئەبینین هەر وشەیەک ئەبێ بە جیهانێکی تایبەت چونکە وشەکان تەنیا وشەنین لە ناو زمانێکی عرفیدا یا زمانی سروشتیدا بەڵکو هەمووی چەمکە و لێرەشەوە ئێمە تێ ئەگەین ئەو دیوەی کە پێی ئەڵین عرفان و بە تایبەتیش ئەوەی ئیشراق سەودا لەگەڵ عرفانەکە ئەوەیەکە ناوەکان ئەبن بە چەمک و عرفانی ئیشراقی ئەیوێ لە ڕێی چەمکەوە بوون تەویلکە هەم بوون بەگشتی هەم بوونی ئینسانیش وەکو نقطەی بنەڕەتی ئەم وجوودە تەویل بکاتەوە واتە بیگەڕێنێتەوە بۆ ئەووەڵەکەی خۆی جا ئەم شعرە لەم بارەیەوە بەڕاستی نمونەیە تایبەتە قوڵ و بەرز و باڵایە دەستەکانە خۆش بێ ماشەڵڵا ئەم هەموو بەرهەمە پڕبەرەکەتە کتێبی حکمەتی ئیشراقی سوهرەوەردی و خوێندنەوەی حکمەتی ئیشراقی سوهرەوەردی و عوارفی مەعارف و دواتریش کتێبێکی تایبەت بە مەلای جەزیری هەموو ئەم کۆکردنەوانە ئەتوانین بڵین کە بەڕاستی ئێمە حکمەتێکی ئیشراقی زۆر زۆر گەورە و لە مێژینەمان هەیە کە ئەتوانین وەکو کورد لەو زەمانەوە هەتا ئەم لەحزەیە ببێتە شانازێکی گەورە کە تایە عیرفانیش لەو عیرفانە زاگرۆزەی ئێمەوە وەرگیراوە من سواس دەکەم و دەستخۆشی ئەم کۆبەرهەمە جوانت لێ یەکەم سپاس کاک بیلال بەڕاستی ئەگەر من باسی ئیشراق بکەم یعنی ئێستا ئەمڕۆ ئەگەر باسی بکەم بەڕاستی وەکو دوێنێ پێرێ پێش ساڵێک 2 ساڵ 3 ساڵ ناتوانم باسی بکەمەوە چونکە من تقریبا نزیکەی بەلای کەمیەوە 15 ساڵ لە ژیانی معرفی خۆم کە جیان ناکرێتەوە لە وجودیەکەم بۆ ئەو بابەتانە تەرخان کردووە بەڵام من ئەبێ کە باسی بکەم ئێستا لە
ئاخرەکەەوە دەستی پێ بکەم بەرەو ئەوڵەکە بگەڕێمەوە ئاوە تەویلی بابەتی ئیشراق بکەم بۆ من ئیشراق ڕاستە ئەگەر ئێمە تەماشا بکەین ئەبینین کۆمەڵێ سەرچاوی هەیە کۆمەڵێ بنەمای هەیە کۆمەڵێ ئامرازی هەیە کۆمەڵێ ئامانجی هەیە کۆمەڵێ بەهای هەیە جا لەناو ئەو بنەما و ئامراز و ئامانج و بەهایانە چی گرینگە جوڵەی بیرکردنەوە واتە ئایا عەقڵی ئێمە وەکو مرۆڤ لەگەڵ وجود لەناو بیرکردنەوەی ئێمەدا چۆن جوڵە دەکات و بەرەو شوێ جوڵە دەکات و چەند بەها بە عەقڵ ئەدات کە لەناو ئەو وجودەدا ئینسان خۆی بناسێ چونکە وەکو جەنابەت ئاگاداری من عرف نفسه فقد عرف ربه عرف ربه جا ئیشراق بە کۆمەڵێ سەرچاوی فراوانەوە هەم سەرچاوەکان فکرین هەم عەقڵین هەم ڕۆحین چونکە سوورە وەردی یەکەم شت کە ئەڵێ من نۆژەنسازی حیکمەتێکی خۆرهەڵاتیم ئەو لەوشەی حیکمەت پرۆژەکەی دروست ئەکا حیکمەت ئەگەر ئێمە تەماشایکەین بەڕاستی نە فەلسەفەیە نە دژ بە فەلسەفەیە نە علمە نە دژ بە علمە نە شەریعەتە نە دژ بە شەریعەتە ئەتوانم لەوەش زیاتر بڵێم نە عیرفانە بەو تێگەیشتنەی کە باوە و نەدژە عیرفانیشە دیسە بەو تێگەیشتنە چۆن عیرفان نییە من حەزەکەم ئەمە تێ بکەم جا ئەوەیان ئەبێت تۆزێت تەسنیفیکەین لەبەر ئەوەی ئەگەر ئێمە وەکو فەلسەفە تەماشایکەین فەلسەفە تەنیا و تەنیا پشت بە بەڵگەی ئەقلانی ئەبەستێ واتە تۆ کە بەڵگەیەکی ئەقلانیت هەیە ئەم بەڵگە ئەقلانیە ئەگەڵ لەگەڵ زاهڕی شەریعەتیشە ناکۆک بێ تۆ بە بەڵگە ئەقلانیەکە بەرەو حەقیقەتی شتەکان و جیهان و بوون ئەڕۆیت ئەگەر تەماشا بکەین لەناو علمی کەلامە پرۆسسەکە پێچەوانەیە تۆ کە زاهڕی شەریعەتت هەیە و لەولەوە بەڵگەیەکی ئەقلانیت هەیە تۆ ئەگەر هات و ناکۆچێک لە مابەینی زەواهڕی شەریعەت لەگەڵ باڵتینی شەریعەت هەبێ تۆ زاهڕی شەریعەتەکە وەرئەگری نەوەکو بەڵگە ئەقلانیەکە عیرفان پشت بە کەشف ئەبەستێ حتى ئەگەر لەگەڵ زاهری شەرع و قورئان و فەرموودە و جێڕانەوەکانیش ناکۆک و ناتەبا و ناساز و نەگونجاو بێ ئەڵێەوە کەشفی منە ئەوە یەقینی منە و زاهری شەریعەت وەرناگرێ بێگومان ئەوانە کێشە دروست دەکات جا ئەو جۆرە عیرفانەی کە تەنیا و تەنیا پشت بە کەشف ئەبەستێ لە ئیشراقدا کافی نییە چونکە وەکو سوورە وەردی ئەڵێ ئەو هەم فەلسەفە و هەم عەقڵ سۆفیگەری بەیەکەوە کۆ ئەکاتەوە حیکمەتی ئیشراقی لێبەرەمە هێنێ بەڵام ئەم حیکمەتە کە وەکو گوتمان هیچ شتێک لەوانە نییە و دژیان نییە هەمویان ئەبنەوە سەرچاوە بۆ حیکمەتی ئیشراق و لە بنیاتیشدا حیکمەتی ئیشراق حیکمەتێکی خۆرهەڵاتیە هی ئەو خاکەیە هی ئەو کەلتورەیە و بەشێک لە سەرچاوەکانی حیکمەتی ئیشراق بۆ نمونە ئەبینین ئەفسانەکانی کوردین داستانەکانی کوردن داستانەکانی ئەو ناوچەیەن کللتورەکەیەتی مۆزیکایەکەیەتی چیرۆکە شعبیەکانیەتی دینەکانیەتی میترایزم ئێزیدی زەردەشت یارسان مانیزم بەشێکن لە سەرچاوە گرنگەکانی حکمەتی ئیشراقی سوورەوەردی بەڵام وەکو گوتمان سەودای سوورەوەردی لە ناو چوارچێوەی حکمەتدایە نەوەکو دین نەوەکو شەریعەت نەوەکو تەریقات نەوەکو فەلسەفە بەتەنیا کەواتە ئەتوانین بڵین ئەو شعرەی تەنانەت حافظ کە وابزانم هەر لە کتێبەکەی مەلای جزیری کە مام هەژار نووسیوێتی بەیتێکی حافظی شیرازی ئەهێنێتەوە کە ئەڵێ لە مەیخانەی مەجووسان نووری خوا هاتە بەرچاو لە مەیخانەی مەجووسان نووری خوا هاتە بەرچاوم تەماشاکەن کە چ نورێک لەکوێدا خۆی نیشانداوە تەرجەمەکەی ئاوا کردڕاست باشە خۆ حافظ ناکرێ بڵین بۆ نمونە ئیشراقیە حافظ پیاوێکی ڕەند و نازانم زۆر زۆر و کۆڵێ ماسەفاتی تر پێویست ناکەم من لێرابی خەمە خزمەت بەڕێستان بەس من ئەوەنە ئەڵێم ئایا تەوە عیرفان بەمانە شمولیە گەورەکەشی تەنانەت ئەم حکمەتی ئیشراقەشی تیا جێگە نابێتەوە کە نور و ڕۆشنایی خوا لە هەر جێگەیەکە هەبێ خۆی
پیشانی بێگومان هەرخۆی بابەتەکان جا زۆر قوڵ و فراوانن کاک بێت چونکە ئێستا ئەگەر هەر باس لە عیلاقی مەلای جەزیری و شیرازی بکەین بەڕاستی ئەوە هەرخۆی بەرنمەیەکی تایبەتی ئەوێ وەکو تۆ ئاماژەتدا جا بێزگەلەوە کاکە مخبەتچی و ناوە زەردەشتیەکان زۆرە هێنێ بێزگەلەوە کاکە لات و عوزە و مەنات و هوبەل و بەڵەکانی پێش ئیسلام ئەوانە هەمووی ڕێگەیەکن بۆ ئەوەی جوانی خودایی لەناو جیهانی مادیدا تەجەلی بکە و مرۆڤ بە حەق بگا یعنی مەلای جەزیری نەزمە فکریەکەی زۆر فراوانە فراوانتر لە عیرفان بۆچ ئەڵەن فراوانتر لە عیرفان چونکە ئەو تەنیا ئیستیناد ناکاتە سەر ئەو کەشفە خۆی ئێمە دوو بیر دۆزمان هەیە سەرڕێژ بوون فەیز لەگەڵ جلوەکردن تەجەلا ئەوانە عەقڵی ئینسان ئەکەن بە پردێک لە نێوان ئینسان و حەقدا یا ئینسان و جیهاندا جا بۆیە ئەوان تەنیا و تەنیا لە ناو قاڵبی کەشفە بەس ناکەن بۆ ئەوەی تۆ خوا بناسی حەق بناسی خۆت بناسی جیهان بناسی بۆیشە من ئەڵێم حکمت چونکە حکمت لەوانە کۆنترە وەکو سوورەوەردی خۆی ئاماژەی پێدا ئەوە کاکە من نۆژان سازی حکمتێکی مەشرقی کۆنم بابەتی قیدەم بابەتی ئەزەل نوری لایەزال ئەو شتانی کە لەناو ئەو شعرەیە هەبوو هەمویان ئەبن بە بەڵگەیەکی عەقلی و فکری کە چوارچێوەی حکمت بەڕاستی لە فەلسەفە لە عیرفان لە کەلامزانی لە شەریعەت لە تەریقەت لە زانست لە هەمویانە فراوانترە و ئەکرێ ئەو بڵێن چەترێکە ئەتوانێ هەمویان لە ناو خۆیان کۆبکاتەوە من دێمەوە خزمەتە بە خوێندنەوەی شعرێکی جزیری و تێکەڵکێش لەگەڵ شعرێکی شیرازیە پێشکەش بە جەنابەت و بینەرانی خۆشەویستەکەی نەوایە موتریب و چەنگێ فەغان ئاوێتە خەرچەنگێ وەرە ساقی حەتا کەنگێ نشوین دڵ ژبێ ژەنگێ حەیاتا و دل مەیا باقی بنووشین دا بمشتاقی الآيا أيها الساقي أدر كأسا أناولها جميهراوي شفق سعدي شيرين لعلي شكر وعدي دنالم شبهتي رعدي عجيب ملي جوي جعدي كدل راتا بهر چينش بكفرش مي برش دينش زتا بجعد مشكينش چخون افتاد در دلها بقرآن بآيات اگر پیر خرابات ببیجد سجده بن لاته مريدي ويد بن قاته مريد از بي بصر نبوت زفرمانش بدر نبوت كسالك بي خبر نبوت زراه رسم منزلها باباسێکی کتێبەکەی مەلای جزیری بکەین وابزانم چەمکی تەقدیسە لای مەلای جزیری کە من پێم خۆشە ینی باسێک لەم کتێب بکەین کە جەنابتان نووسیوتانە طبیعی ئەم کتێبە ڕاستی ساڵی 2023 تا 2024 پێوە سەرقاڵ بووم ماوەی ساڵێک ناڵم بە شێوەیەکی بەردەوام بە هەندێک پچران و دابڕان و گەڕانەوە بۆی و شێوازی نووسینەکەشم بەڕاستی ئەوە بوو پەڕ بە پەڕ شعر بە شعرەکانی مەلای جەزیری مەخوێنەوە ئەو شتانەی وەکو فکرێک وەکو ڕووناچیەک ئەها ئیشراقێک عەقڵمی ئەبەخشی ئەو ئەفکارانەم تۆمار ئەکرد دوایی کە تەماشام کرد بەڕاستی ئەبێ من لەم پرۆژەیە بوەستم چونکە لەگەڵ خوێندنەوەی زیاتری مەلای جەزیری بینیم بەڕاستی زۆر لەوە قوڵترە بەرزترە ئەوەی کە من پێشکەشم کردووە بەڵام ئەبوایە وەکو پرۆژەیە کتێبەکە بە چاپ بگەێنم و پێشکەش بە ڕۆشنبیری کوردی بکەم وەکو پێشەچیەک بۆ پرۆژەی تر وەکو لە کۆتایی کتێبەکەشە نووسیومە هیوادارم بە پرۆژەی تر بگەڕێمەوە ئێستا سەرقاڵی پرۆژەی باشترم لەوەی کە کردومە لەسەر مەلای جەزیری جا بۆ من یەکەم شت ئەوە بوو ئێمە چۆن ئەتوانین لە زمانی مەلای جەزیری بگەین مەبەستیشم لە زمان دیوە میکانیکی دیوە
تەکنیکیەکە نییە نەخێر چونکە ئەگەر لەم دیوەش زۆر ئیشی لەسەرەکرێ بۆ نمونە بزانین لەسەر چ بەحرێکە لەسەر چ ئەزنێکە لەوەشیانە لە ڕووی ستاتیکیەوە یعنی داهێنانی زۆر گەورەی کردووە مەلای جەزیری بەڵام ئەوە شتێکی بۆ من شکڵیە و کەسانی تایبەتن لەو وەرە ئەتوانن ئیشی لەسەر بکەن. دیوێکی تر ئەگەر بێت و ئێمە لە ڕووی بەلاغیەوە تەماشای بکەین کە ئەوانە زیاتر نامەکانی ماستەر و دکتۆرا لە حرەمی زانکۆدا واتە لە ئەکادمیادا ئەتوانن ئەوانیش لەسەر ئەو بابەتە بنووسن ئەویشان جۆرێکە دیسا لە شێوەکەی واتە دیوە شێوەکەی ئەتوانێت پیشامدە بەڵام ئەوەی بۆ من گرنگ بوو بەڕاستی ئەوە بوو کە لە ڕووی فکریەوە لە ڕووی ڕۆحیەوە بە شێوەیەکی ئیشراقیانە من بتوانم دقەکان بخوێنمەوە واتە بچمە ناو دیوی نادیاری زمانەکەی و لەوێەوە من هێلکاریەکم بۆ پەیدا بوو کە تەماشامان کرد من ئەزانم لە ناو زماندا ئەوەی پێگوترێت لیسان واتە زمانێکی سروشتی عورفی بۆ نمونە ئێمە لیسانی کوردیمان هەیە یا زمانی کوردی لەولاوی ئێمە کە کتێبێکی مقدس وەکو قورئان یا هەر کتێبێکی تری مقدس ئەخوێنینەوە تەماشا ئەکەین بێزگە لە لیسانەکە دیوێکی دیکەوە یاخود ئاستێکی تر پایەیەکی تر لە زمان هەیە کە ئەویش زمانی دینە یا زمانی دینیە و زمانی دینی لەگەڵ لیسانی نەتەوەیەک جیاوازە تۆ لیسانی نەتەوەکە بۆ تێگەیشتنی ئەندامەکانی ئەو نەتەوەی لەگەڵ یەکتری بەڵام زمانی دینی بۆ تێگەیشتنە لە کەلامی ئیلاهی جا لە ناو تەسەووفدا کەلامی ئیلاهی ظاهری هەیە باتنی هەیە بۆیەشە ئەبینین کۆمەڵک لە سۆفیەکان شتێکیان دروست کرد بە ناوی باتن ئەوەی کە ئێمە چۆن ئەو باتنە تەویلکەین وەوە لەسەر ظاهری زمانەکە نەوەستین ئەمەش بوو بە زمانێکی ڕەمزی سۆفیگەری تەماشاکەین لەگەڵ بەستامی لەگەڵ حلاج شەطحی عیرفانی پیا ئەبێ ئەم چوار ئاستا کە من تەماشام کرد بەهۆی مەدرسەی ئیشراقی سوورە وەردیەوە ئاستێکی تر بۆ زمان پەیدا بوو لەناو ئەو معریفەیە لە گەڕان لە حەقیقەت بۆیەشە من ئەوە ئەکەم بە شتێکی کوردانەوە ئەی بەستمەوە بەو ناوچەیە کە خۆمان تێیدا نیشتەجێین و ناوچەکەش بەڕۆحی خۆیەوە لە ناو عەقڵی ئێمەدا نیشتەجێیە جا ئێمە تەماشا ئەکەین زمانێکی ئیشراقی پەیدا ئەبێ لەگەڵ حکمەتی ئیشراقی سوورەوەردی و نامە ڕەمزیەکانی و نامەکانی تری جا زمانی ئیشراقی ئەو زمانەیە کە ئەچێتە ئاستی پێنجەم واتە ئاستی لیسانی نەتەوە بەجێ دێڵێ ئاستی لوغەی دینی بەجێ دێڵێ ئاستی ڕەمزی سۆفیگەری و شەطحی عیرفانی بەجێ دێڵێ و نەزمێکی فراوانتر لە ناو زماندا تەرتیبەکە بۆ ئەوی ئێمە دەقی شعری پێ بخوێنینەوە و ئەو جوڵەی عەقڵی ئێمە بەرەو ئاقارێکی زۆر زۆر بەرز و باڵاتر ببە لە ناو میتافیزیکا کەواتە ئەکرێ ئێمە بڵین بەڕاستی کورد خۆی داهێنەر و دامەزرێنەری حکمەتی ئیشراقیە بەڵێ بێگومان وەکو گوتمان سوورەوەردی خۆی ئەڵێ من نۆژەن سازی ئەو حکمەتم بەڵام زۆرێک لە لێکۆڵەرەکان ئەڵێن دامەزرێنەری مەدرسەی ئیشراقە سوورەوەردی و ئەگەر ئێمە هەر زۆر بە خێرایی تەماشاکەین چ لە خۆر هەڵات چ لە خۆر ئاوا سوورەوەردی بەڕاستی وەکو زاتێکی زۆر زۆر چالاک و فعال و خەلاق لەناو فکری ئینسانیدا پێشکەشەکرێ کەواتە بە کورتی بە جیاوازیەک لە نێوان سوورەوەردی و عومەری سوورەوەردی بکەین بەڵێ بەس ئەگەر بە کورتی زۆر سپاسەکەم چکە کاتمان زۆر زۆر کەمماوە ئەگەر یەک دەقەش بێ قەیناکە خۆی سوورەوەرد گوندێکە بەڕاستی زۆر سەیرە جێگەی سەرنجدانە کە کۆمەڵێ عارف و زانا و زاتی زۆر گەورەی پێشکەش بە سەقافەی ئیسلامی و جیهانی کردووە چونکە ئەویان عومەری سوورەوەردی تەبیعی ئەبێتە برازای عەبدولقاهری سوورەوەردی کە ئەویشیان کتێبێکی هەیە بەناوی ئادابی موریدان و خۆی سۆفیەکی گەورە بووە لە بەغدا ژیاوە ئەمەیان هەم برازایەتی هەم زاوایەتی بەڵام زۆر لەوی تێپەڕاندووە کتێبی عوارفی مەعارف و 5-6 دانە کتێبی تری نووسیوە هێنری کوربان ئەڵێ تێزی فەلسەفی هەیە لە ڕووی فەلسەفیەوە زۆر متەئەسرە بە غەزالی و لە ڕووی تەسەووفە زۆر متەئەسرە بە عەبدولقادری گەیلانی و یەکەمینی ئەو تەریقەتانەی دوای مردنی عەبدولقادر و عومەری سوورەوەردی دروست دەبێت تەریقەی قادری بەڵێ تەڵەبەیەتی و دوای مردنی ئەو لە شوێنی ئەو دەرس ئەڵێتەوە ڕاوێشکاری خەلیفەی عەباسی بووە دواتریش کە تەریقەتەکان پەیدا ئەبن یەکەمینەکانیان قادریە لەگەڵ سوورەوەردی بەڵام شێخی ئیشراق شێخ شەهابەدین یەحیا سوورەوەردی کە طەبیعی لە یەک سەردەمدا ژیاون
عمەری سوورەوەردی موالیدی 1945 شێخی ئیشراق 1955 بەڵام عمەری سوورەوەردی زۆر ژیاوە 1235 مردووە بەداخەوە شێخی ئیشراقی خۆمان تەمەنی زۆر کردووە لە 36 ساڵیە شەهید بووە. سوپاس دەکەم، من زۆر زۆر خۆشحاڵ بووم بۆ ئەم گفتوگۆ ئەگەر چی وەکوڵێ زۆر کرد بەڵام زۆر چڕوپڕ بوو. ئومێ دەکەم کە بتوانم لە دەرفەتێکی ترا زیاتر لەسەر ئەم بابەتەوە بە تایبەتی حکمەتی ئیشراقی کوردیانە بۆسین و گفتوگۆ بکەین. منیش زۆر زۆر خۆشحاڵ بووم، زۆر سپاسدانەکەم. سپاس بۆ بەڕێز هۆشنگ شێخ محەممەد و سپاس بۆ ئێوەی ئەزیز و خۆشەویست تا بێگەیشتنەوەی چیتر بەخواتان ئەسپێرم. خواتان لەگەڵ ماڵتانەوە.